گومانی تێدانێ کاتێککە بە سەر شەقامەکان ئاڕێ بە تایبەتی و کاتێککە بۆ گەشت کۆمەڵێک منداڵی زۆر جوانەبینی کە هەرێکیان و شتێکە فرۆشن بۆ نمونە گوڵە فرۆشن یاخود میوە خواردن هەر شتێک بە بیریان بێت دەیانە لەسەر شەقامەکان بیفرۆشن گومانی تێدانە کە هەر یەک لەمانە خاوەنی چیرۆکێکی تایبەت بە خۆیانن بەڵام ئەو کاتەی کە دەچیت بەرەو ڕێگەی بلێ و بارزان بێگومانی لەوەی کە چاوەڕێی ئەوە دەکەی کچێکی زۆر جوان بە دوو قاپ میوە یاخۆ دەوەرزی باراندا بە چەپکێک نێرگزی جوانەوە پێشوازی و لێ بکات کە بە چاوە جوانەکانی بەناوبانگە بەڵام لە پشت ئەم چاوە جوانانەوە چیرۆکێکی زۆر جوانتر هەیە با پێکەوە گوێبیستیبی. ناو سووریا ڕەسوڵ عەبدوشە خەڵکی دێڤەری بارزان لێرە ماولیانی خوارەوە لە 2 ساڵەیەشم کردو دەکاتە 9 ساڵەیەش دەکەم 12 نەفەڕین لە ماڵەوە ئیشم وای کارەکەم لەسەر جارە بە کتێبچە جوانەکەش ناسراوم خەڵکەکە هەمووی ئەڵێن زۆر جوانی ماشەڵڵا لێبێ هەر بە جوانی پێم ئەڵێن چ چاو جوانەکە خۆم پێ جوانی خەڵکەکە ئەمنی پێ جوانە. سووریا دەنگ و باس چۆنە؟ هەر باش بیت جار بزانم سووریا یان زەهرە؟ هەردووچە کامیان زیاتر بۆچی ئەو دوو ناوت هەیە؟ وەڵایی چونکە دایک و باوکەم هەردووک ناویان گوت بەشە ڕێکادبوون لەسەر ناوەکانشم یەک گوتبووی دەبێت سووریا بێ کەش گوتبووی زەهرا بیتن زەبابم گوتبووی دەبێت نفوسی زەهرا بیتن داکشم گوتبووی چیتکە دەبێت بە سووریا بانگیکەن خۆت حەز دەکەی بە کامیان بانگی بکەن؟ زەهرا بەس یعنی خەڵکەکە هەر بە سووریا. من سەرچێکم بۆ کردی لە ئینتەرنێت کە ئەڵەی سووریا وە ئەزانم تۆ خەڵکی سووریای نا خەڵکی شوێی باسن سرچین خەڵکی هەر ئەم منتقەی ئێرەوانە بەس لە ئەنتەرنێت وا ئەزانێت چۆنەڵی دەموچاوێک هەر کەسی سووریا هەر کەسی دێت دەڵێت دەڵێن سووریان سورسی سوورچی من پێ چەند دەقەیەک لە شوێنەی تۆ وەستا بووم ڕێگە و کاتی کە تۆچی بۆیش باسی ئەوم بۆ بکە کاتژمێر چەند هەڵەسی چی ئیشێکەکەی ئەو شتانی کە ئیفرۆشی بە پێی وەرزەکان چ شتێکن ساعات هەفتێ دەچم دۆشتی بە خۆی دەکەم ئەنجی ئەچم هەتا هەشتنی زستانە نێرگزە هاوینان هەنجیرە قەیسیە هەلوکەی ئەو شتانە ها ئەو بەرەمانەیە هەموو ساڵە بۆ پێی وەرزەکەوتیان زیاتر چ شتێک زۆر خواستی لەسرە نێرگز و هەنجیر بە بچە نێرگز فرۆشەکەش ناسرای سەرەتا هەنجیر فرۆش و نێرگز فرۆش دەوێت مثلەن ئەو شتانی کەی فرۆشی بە ڕۆژێکات چەندێکە فرۆشی مەسەلەن ئەو ڕۆژانێ دیکە 15-20 تا ئەوە دەڕۆم بەس جمعانە زۆر دەڕۆم جمعانە باشە چونکە خەڵکەکە زۆر دێ ئەمەش پێیان دەرێ مەگەر ڕسمی بگرن دەی بژبن ئەگەر نەژ ڕسمیش نەشکڕن نابێ ڕسمیش بگرن نان ڕسم بگرن ئەگەر بێتین کەن بەس عانیان دەکجار سوعبەتیان بێتەکەم سوعبەتەکەم بەس عندك جا براستان درم درم ئەگەر ڕسمی بگرن دەی بشکڕن ئەگەر نەکڕن نابێ بشگرن جالێک ژنەکەم هاتەکنێ گوت سووریا ئەو مەزان لەبەر چاوت هەموو دێن لەبەر چاو برۆ دێ ئەمەش گوتم دوو یانیەوە چیت کە ئەمتان خۆش نایە گوتی بەرەوەڵا بەس یعنی ئەمە زیاتر چاو بروتمان پێ جوانە ئەوی دیکە تووڕەش ئەسمەری ناوچیان ئەوی دیکەن گوت پێ دەرێن خەشیری ئەوە خوێنشیرین و گوتیان ئەسمەر و خوێنشی ئەوەی ئەسمەر بە خوێنشیرینەوە یەکەم کەس کە وێنەی تۆی بڵاو کردەوە تەوان ئەو خەڵکانی کە بێرە ئاڕۆژ نەیانزانی مەسەڵەن توانە ناسی بەڵام ئەو کەسە کێ بوو یەکەم جار وێنەی تۆی بڵاو کردەوە نازانم لە پیاکە وەڵەندی بوونە ئەمریکی کەسێک بیانی بوو ئێم وڵاتە نەبوو دێرەوە بوو یەکەم کەس بوو کە ڕسمی میگرت یعنی ئەو کاتە بەتەمانە بوو بڵاو کاتەوە بوو خۆشی گرتوێتی ئەوجا عنی بڕیاریدا بۆ ڕسمەکەی زۆر پێ جوان بوو ئەوجا هەنجینەکە بڵاو کردو لە فەیسبوک
وەرەقە کونیوی بۆ نردبووم بە هەیدیا مستەر بنجام نێتە نازام گوتبێ هەر ئەو پیا بکە گوتم باسکە بە جەڕمە هەر ئەو پیا بۆ هاوڕێ ئەو بووم تۆ خۆت نەزانی بکەوێنەکەت بڵاو بۆتەوە لە سۆشال میدیا وچ پێشتر نەمایەوە من بۆچی پێشتر نەمای یعنی پێشتر قەڵەوم ئێرەمە تا ئێرە هاتبوو لە بە قەڵەوی زۆر قەڵەوم پێشتری جوان بوو توێ سەرجانی ئاڵامۆن پێم دەڵێن نانی سەتادا دەڵێن تێکچوت وانە خۆت هەمانەوە ڕێ نەکەوتینمانەوە ئێستا دەخێت شیرینە ئیترۆچی واڵێ دایکت ئەیوێت سووریا زۆر مناڵ بووە ئەی تۆ بەبیرە نایەت بەبیرە نایە کەکەیوە بەڵام تۆ هەریشت کردو بردەوە ئەرۆڵە ئەشان ساڵەکە ئەو ئیشم کردووە عن ئێستا من 13 ساڵم لە 2 ساڵشم کردووە 9 ساڵەکەت 9 ساڵ 9 ساڵی ڕێک تۆ بەردەوام لێرە ئیژەکەی بۆچی ئیشەکەی وڵا بڵێن دەستکورتیە لێرە ئەوانەیە هەمویان دەستکورتیە ها ئەوانەیە کەس بە مەجبور نەبی کار ناکات چونکە ئێستا من 12 کەس بەڕێوە دەبووم لە ماڵە 12 کەسن 12 کەسن ئەوانە ماڵەوە شیش ناکەن ناخۆم چەند خوشک و بران چار خوشک و ئاشش براین لەگەڵ دایک و باوکە 12 کەس خۆت بەتەنیا بەخێرە مەسەڵەن بۆچی باوکت ئیش ناکە یان بۆ منە دایکت هاوکار ئەوان نەخۆشن باوکم دیجار عملیاتی بکرەوە فەرخەسەت لەی دڵ سنگی لاقی هەمووی دایکشم فەقەڕاتی پشت مامۆستاکەت وتی زۆر زیرەکە اینجا چۆن خوێندنیش و ئیش و لە ماڵەوە بێستا ئیش بکەی ئەمانە چۆن ڕەخسن کە لە مەکتەب هاتمەوە سعاتەش بچین تا 12 کە هاتمەوە جلەکانمە گۆڕ منارە ئەخۆم و دوای ئەچمە سەرزادە جۆنتاکەشم لەگەڵ خۆمە بۆم و لێ دەرسەکەمە خۆم و ئیشەکەشمەکەم مامۆستاکان گلەیەکانی لە تەڵەبەکان بودیانگۆ وچی سووریە بکەن ئەنگۆشی شێ دەکەن سووریەش ئیشەکە سووریەش هەروو چنگۆ دەخرینی تەمەنت خوار 18 ساڵە و کچیت لەسەرم شەقامە کارەکەی هەموو ڕۆژێ 8 سەعات چ ناخۆشیەک ڕوبەڕوو دەبێتەوە خەڵک چۆن مامەڵەت لەگەڵاکە خەڵکەکە زۆر باشە بەڵام بۆ من ناخۆشە گەرمایە هەموو ساڵێک یعنی من هەموو ساڵێک هیچ خۆشیم نییە گەرمایە کار ناکرێ بە گەرماوە چونکە ناهاوی نەزستان بەس بەهاری خۆشە چونکە هاوینەکە کەس ناتان ڕاوەستی بە شتەکانیش دەڵێن تێکەچین زستانیش سەرمایە بارانە کەس ڕاو ناسیتن چونکە ئەگەر ئەم بخۆێنم من دەتام لە خوبمە هەرچی حەزم لێ حەزەکەی ببی بەچی دکتۆر بۆچی دکتۆر بۆ خەڵک چارە سەرکەم خەڵکە پێویستی بە بێداویستیە پێداویستی بەدابینکەی تۆ ئەمشان لە چۆ هێنیت ئەی کڕین هەندێکشان ئەهێنین پێمان گوند وشتیشی لێ لە سەردانیانەکەی ئەرۆڵە هیچ خاطر ئەگرن مەسەلەن لەبەر خاتری چاو جوانەوە وەڵا لە کنەبەشتی ئەو هانیە بەس خەڵکەکە لەبەر خاتری چاو ئەی کڕ ئەی ناوچێ چی پێوتێم گوندە بە تایبەتی مارمن بەێ زۆر باش چەند ماڵی تە تقریبان 15 ماڵە لەو دەورێ 15 ماڵەوە سووریا نزیکە لێرە و ئەڵەن زوو دێ بۆ بەێ جیلانێ مێرە لە زۆر دادەیە هەندی و چوا باپڕنجی و خۆ شتانە تۆ بەخێ لێرە بەێ باسێکی باخەکەم بۆ بکە سووریاتان چۆن ناسی چی یەکترین چۆن بێکەم جار سووریا خزمین و جیرانەیەک دشینە لە گوندەینە لە ماویلای خوارێ لەوێنە بەرێ زار بەزارێ دە جیرانی هەموواسلێکی ئەو تینێرە ئەماسلی ئەشار لە خۆ بە ئەفرۆشن لێرە ئەو کاتە تەمەنی چەند بوو کە هاو بۆێرە وڵا کچکە بوو بۆ خوا بەزەبندام چن بەس کچکە بوو لێرە چی و چیتان هەیە لە باخەکەی بۆی کە سووریا بیبابی فرۆشە تقریبان هەموو چون هەیە برێن هەنجیر و هەنار و خۆک و قەیسی و چەند هەن
سووریاڵەن هەنێک جار لە هەندێک بۆنەیە جلی کوردی لە بەرەکەیت و خۆتە ڕازێنیتەوە بەس تا تۆزێک گەرم بوو و کە دەی بۆ نێو باخ باش و جلوبەرگەکانمان گۆڕی باسێکم بۆ کە لەگەڵ جلوبەرگی کوردیا بینە چۆنە یعنی خۆم حەزی خۆم هەر بەردەوام حەزم لێ چونکە زۆر خۆشە زلێ کوردی خەڵکیش ئەوانەی دێنەکەم دەرن هەر زلچی کوردی هەر زلچی کوردی هەر جاری داوام لێ بکەن لێ بەدەکەم یەکەم کەسە شێخ بابوو سڵاو ڕێزی تایبەتیشم لێ هەیە ئەو کەپرەکانی بۆ دروست کرد چونکە ئێستا ئەمن حەزێکی زۆر خۆشمەیە چونکە تا ئێستا یەک کەسە بووە کە یارمەتی دام ئەویش کە پرۆ دوکانی بوو کردم بڕیار داوە لە تەمەنی چەند ساڵیەوە واز لە کارکردن بێنی ئیتر چی بەڕێی ژیانی خۆت و بەڕێی قوتابخانەوە خوێندن تاواکەی ینی ئەگەر یەکێکمە حاشە چیلۆمدا بن کردوە ئەم دەچمە سەر دوکانی خۆم ینی کەم دەچوم کە دەچمە قوتابخانە خۆشم ئەگەر بۆ خوێنم دەمە هەم شتێک تۆڵی گەم و چێشم هەبێ من هەر بەرداوامە بم لەو کار لە دوکانی خۆم ئەمن حەز لەو ئیشێ خۆتە ئەرێ وەڵا ئەوجا بابم دەیگوتم بگەڕە لە سەرجادی عیبە ئەمنیش حەز ناکەم باوکرد ئێستا پشگیریەوە ناکات بڵێت لە سەجادە بمێنیتەوە بەس تەنها خۆم ڕێگیریەکەم دڵم نابێت ئەمن هەر لە سەرجادەدەبوو ئەگەر تۆ نەبیت کەسێکی کە هەیە بتوانێت ئەو بەرپرسیارەتی هەڵگرێ و کار بۆ ماڵەوە بکات کاتە ئەو هۆکارەکەی یان زیاتر حەزی خۆتە نازیاتر حەزی خۆمە ئەوانش دەڵێنە مۆرەوە ئەمنیش حەزم لێنێت چونکە شێخ بابوو کەبر دوکانمان بۆکە حەز ناکەم هیچ سەستم لەسەر دوکان و کەبری خۆم ئێستا پرۆژەکە ئەوەیە کە لە ژێر کەپرۆ ئەچیتە نێو دوکانەوە دوکان و کەپری هەر لە دوکانەکە ژەمان دوکانەکە وەرزی هاوینە یعنی دوکانەکە وەرزی زستانە کەپرەکەش وەرزی هاوینە سووریا تۆ هەر چەنەوەی کە کچێکی بچووکی بەڵام منەوەکو خۆم زۆر شتە لێەوە فێر بووم ئەو کەسانی کە هاوتەمەنی تۆنیا با بڵێن ئەو کەسانی کە لە تۆش گەورەترن ئەگەر ئێستا گویان لە تۆ بێ حەزەکی چ ئامۆژگاریەکیان بکەی بۆ ژیان چۆن بتوان وەکو تۆ ئەو هەموو سەختیەش هەیە بەڵام هێشتا پێ بکەن و دڵیان خۆش بێ و بە خۆشەویستێکی زۆرەوە کار حەزە ئەگە حەز لێ بیتە تایم بی چونکەگەر کەسێک شوچی من ناتبی لە کچکاتیات بە فێر دەبوو ئەوەت پێ دەکەن شانازیت پێوە دەکەن دەڵێن هەر وەرەوە ناشیتی چونکە هەنێت و هەر ئەوەت بوو دەمێنن چونکە کەس نەبێت بۆیان کار بکە هەر خۆت بکەی باشە سلام بەخێر باشێ باشم سپاسمانان باشم زۆر شوێنە جوانەکەشە پیرۆز بێت گەلێک سپاسمان زۆر زۆر جوانم لە دوورەوەی یەکسەر فرنجە ڕاکێشێت ئاستێرێکی بکەی پیشان هەیە سووریا دوای ئەوەی هاتم بۆ لات پێکەوە بەرنامەمان کرد لەسەر جادەکە شتێ فرۆش بەڵام ئێستا شوێنێکی زۆر جوانیان بۆ دروستکردی ئەمە کێ بۆی دروستکردی کەی دروست کرا پێش سێ مانگ خۆیان پێوە بوون سێ مانگونی تا دروستیان کرد و چاکیان کرد و زۆر زۆر پێوەماندوو بوون زۆر ئەزیەتان کێشا تقریبەی 15 ڕۆژە 16 لە ناوین لێرە جەنابی شێخ بابۆ کە جەنابی سەرۆک بارزان بە جەنابی شێخ بابۆی گوتی بوو ئەو منداڵانەها خۆی پێری داهاتووە ئەچوو دەهات پێی گوتی بوون شوێنێکیان بۆ دروستکە بۆی لەو ناڕەحەتیە شتانە ڕزگار بن ئەو شوێنەکەمان زۆر ناخۆش بۆ خۆتان دیتتان گوتیان شوێنێکی جوانیان بۆ دروستکەم بۆی لەسەر جادە بگەڕێنەوە خۆیان بپارێزن خێنینەکەی خۆمان ئەوی بکەین
بەرەو پێش بچین بۆ هەموو ئەو مناڵانی تریش کراوەکە لە بۆ هەمویانکراوە چارکە بڕە حەوت دوکان چارکە بڕۆ حەودوکان خەڵک ئێستا زیاتر دێت شتلێک ڕێیان پێشتر کە لە ئێستا زیاترە پێشتر چونکە ها خۆمانەچینە سزاداوانیش مەجالیان نابوون بوەستن ئێستا گەراجۆ مشتێکەیە شوێنەکان هەمووی تەواوە خەڵکەکەش خۆی دێنانە خوا لێرە دائنیش چاخوا ئەو شتانە ئەی لە ڕۆی سەلامەتیەوە زۆر جار زۆر زۆر لەسەر ئەو جادەیە زۆر زۆر کێشا بووی زۆر باش ئێستا خۆمان ناین سەرجادە دوکانە سێوە سێ و شیلکەوانە دوکانە سێ و شیلکەکە و پیرۆز بێت زۆر سپاس مەمنون باشە هیوادارم لە شوێنی زۆر باش بوو بینم و وەکوی کەوتمان بووی دکتۆر دەستخۆش سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی پێی بەربوون تاوەکو بەرنامەیەکی دیکە لەگەڵ کەسێکی دیکە بەخۆتان دەست بێت